لا تكساسەوە دکتۆر محمود عباس سیاسەتمەدار سەبارەت بە کاردانەوەی ڕێکوتی مەزلوم عەبدوی ئەحمەد شەرع لەگەڵمانە. سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان دکتۆر. ئەنی ئەمە تا چەند کاریگەری لەسەر ئاسایشی سووریا بێ دەم ڕێکوتنە؟ ستاوەڕێز ژتەراژ بینەرێ دەلارە بتایبەت دوێکە لیکێدا باندۆراینا گەلێکی ژبوونی ڕێجیمە ئەو حکوومەتە بەش ئەحمەد شەرع گەلێکی پێویستە و گەلێکی گرنگە وەکە گوام بزانن پشتی ئەو پرۆبلێمی گۆ لە ساحلی سووری چێبوون نەڤعەلەویە چێبوون باندۆرە کە خۆ ناودەوڵەتی لەسەر کرد ئەو نها گفتوگۆ و یەکی هەفبەندیە ئەو ناوبەندیە گۆ نابادە چێ بووە لە هاتنا گۆکردنە ئەس بەهۆردکم وێ ڕوێ حکوومەتە سووری پیجێکی زەلال بکێ پاقش بکێت ناودەوڵەتی دەیانی بەس کا باندۆراوێنا لەسەر پێشە ڕۆژە مڵەتی کورد پێشە ڕۆژە هەرەما کوردستانی ڕۆژاوای کوردستانی ئەبت کرێ خالەکە دیدە بڕاستی باندۆراینەوەکە گۆ ساڵێک دەمدانە کە گەلۆ خال نەدی هەنە دەوێ غیری بە خاڵێ گۆ دەرکەتنە هەش خاڵێ گۆ دەرکەتنە ئەس بەهۆردکم گەلک تشتێ دیتێ دە هەنە نەهاتنە خویاکردن هاتەندانین. باشە ئەم ڕێکەوتنە دکتۆر ئەم ڕێکەوتنە چ کاریگەرێکی باشی بۆ کوردە بێ؟ ئەس نابینم من و هەمە هێزا کورتمامی وێ باندۆرا ئەو داخوازیە خۆ بدنە خویاکردن ئەو پرگرتیا خۆش بێرە بنەخویارش بەرگۆ خاڵن تێدا هەنا نە داخوازیە مڵەتێک کوردە بتەی بەتوەکە مافێ وەتەنداشیە تەنێدانە و مڵەتێک کورد بتمامی ئەو هەیەتە نێزیکی 10 ساڵە و بێترشکە ئەو بخۆمە ئەنجامی نیشتمانی کوردستانی مەژدە 2006 بە باندۆرە داخوازیە فدرالیە کردیە دە هەرەما کوردستانی ڕۆژاوای کوردستانیدا لێ حقی مواطنە ئەو وەکە ئاخفتنا گوتێکردن مڵەتی کورد مڵەتێکی ڕەسەنە هەندروێ سووریدا ئەو خال نەدینە ئاخفتنە دینە دەما گۆ دبێژە ساڵێکی کا پێشە ڕۆژێ وێ حتا خالا دی پێک بێنن ئەوژکێ خالەکە دیە بەس خالا گۆ گرنگ ئەس بەهۆردکم یەکێ گۆ گرنگ سەرسەکنیە ئەنۆ ئاگەر بەستوێ چێ ببێ یعنی چه عێریشێ ترکی بێ چه عێریشێ گروپێ گۆ ترکی بە گرێدا بن نەما سەر هەرەما کوردستانی بکن ئەو خالەکە بەلکی پێشێ بتایبەت عالیە دیڤە ڕێبەبەریا خسەر و مڵەتی کورد ڕۆژاوای کوردستانیدا دگۆر بە هەشت خاڵەتەنێ گەلێکی دەستدان گەلک تشتێش دەستوە هەرن نەوەکە داخوازیاوە و گەلێکی کێمترش داخوازیاوانە لێ گەرەکە ئەم هێویا وەخت من دکتۆر ئەم ڕێکەوتنە تا چەند کاریگەری بێت لەسەر چەسپاندنی مافی کورد لە دەستوری نوێدا؟ ئەو خالەکە گەلێکی گرنگە کا دەبێژن ئەو نادەبێژێت بێ ینی مافێک کورداوێت دەستورا سووری دەچێکی ولاوێ خالەکەوە دەینن ما حقی وەتەنداشیە و هەمە مافیا دەستورا سووری دەبەست ئەو دیتێل ژێرتخوازن کا مافێک کوردا دەستورا سووری دە ڕێبەبەریا خۆ بکەن و مافەکی ئەو ینی ڕێبەبەریا ینی وێتە بێهلاندن ینی ئەو هێ دیتێلن ئەس بەهۆڕ ناکەم حتان هاتشتە دوێ خالی دەم هۆکاری زەلال بکەی دەستوری دەت کەنستیتوشن دەکاوێ مافێ کووردا وەکە مافەکی نەتەوەکە دووات هەندروێ سووری دەینن یاوێ مافنا ندی ڕەوشنبیری تەنێدنەوە ئەبنا حتان ها نەزەلالە لێ مەترسید وردە هەیە وەختێک گۆ سەر بە خالا وەکە مواتەنداشیە تەنێ بدن ئەس بەهۆرد ئەس بخۆ کە کەس دوێ خالی دە نەقەبوو مەقبول ینی نەمەقبولە پێشە ڕۆژە مڵەتی کووردا لێ مەیزێنم ئەو ئەو لە هاتنەها نەش جەم کاک مەزلوم دەکردی ئەت بێهاون بە فشارێک سەر حکوومەتە سووری و سەر ینی ڕێبەبەریا خۆ سەر هەردووکە هەیە فشارە دەوڵەتینە ینی گرێدایە حتا ئەس بەهۆڕ دوور نابین و حتا ئەمریکی بخوا سەر بێ خەبا زۆر باشە دکتۆر تۆ دەڵێ فشار هەبووە بۆم ڕێکەوتنە فشارەکان فشاری ناوخۆیی بۆ یاخود فشاری نێودەوڵەتی بووە کێ بوونەوانێک کە فشاریان کردووە؟ ئەس ینی نابێژم فشارە ئەت بێهۆردکم بەهەوەریگە ینی قەناعەتەکردنا ژدەری بتایبەتش دەری سووریەیە ینی ئەس دوور نابین ئەمریکی و دەولەتی هەڤمەیمان لەسەر وێناسەکەنی بن و سەر گفتوگۆ کردبن یانی تدمەیزێنی ئاخفتنا برێز عەبدەڵڵا ئۆجەلان وەختێک گۆ کردیا ینی گفتوگۆیە گۆتێنێکردن بنابەرە هەردووکادا ینی وەک گوتی بە جامێریە ئەمریکی ئاخفتنا مەرکۆڕۆبیە یا گۆت و چێنابێت عداری مڵەتی
غیری عربە بێدهارەمێ دەوەتەیت نابێ کورداویە دیانی وەکە گۆن نەداوا فیدرالیکێ ئەو سەربخۆبوونێک نەسەرخۆمیانی ینی شبه ڕێڤەبەریکە سەرخوا مەحسابێ نەکردیە بەس تعدەلێ نێکردن ئەس بەر بێت بێژم انه بتایبەت دەولەتێ دەربە ینی تورکیە دەستێوێتێدا هەیە ڕێڤەبەریا ینی ئەمریکاوی بتایبەت لەسەر سەکنیا و دەولەتی هەرپەیمان ژبەر حتات مەیزێ نێژیکێ یەک ئەمین گۆشتەغالیکە خۆشگورت برێز نێچیروان بەرزانی گۆت گۆلازمە سیستێما سووری سیستێمەکە لا مەرکەزی بێ ئەو ئاخفتنایەک ئەمینە گاگەلۆ وەکە گۆ ئەف تێکیلی هاتیەکردن ويدود بن ساكا سيستم كلام مركزي دي يا وكا احمد شرع ده خطاب اخذ قد جو ام تجار زور باشا دكتور مركزي باشا دكتور ناكوكين هنا قال لك جرينج از بهورتكم هن خال دواي امر قوتنا دكتور باز دا يعني بروبراتي خوسر كاين يعني بروبراتي خوسر لا باج امر قوتنا امينه نامنه دوك خوي منيته وياخذ تشيله بسريه چونك لا ركوتنا كذا هيج باز نكراو استنى قشتم چارمسي كي ربابريه خوسر اشخو اف خالاك جرينجا اف خالا سركايه دوردا حتى انا هاتي خويا كرن هر خالا دخيا ناي خويا كرن تشغلو راست بيجد بحكومه السر ريفبريه وسر لشكريه غرك حمينيزي هبه كا قصد به يعني به حلاندن هندري دي وزاره برواني دا كاغلو ريفبري و ريفبريه تمامي به لاندن اف حتى ادفا خالا دا ناي خويا كرن اف دما صاله كده اف تشتهاوي بين خويا كرن انه از بس بهورنا كم لجور ميزان دنامه از ندوي بهوريه دم انه قصد قواتي قصد يعني حتى دي هيزا كرديه يعني بيبكي نوې بین حلاندن هندروي حکومتا سوري او وزارتا برواني سوري دا وکا لشکری سوري نه بلکې دوی خال گفتگون هبن خال هبن ابنا نخيان یاد دوار وکا ریوبریه کا افنا سؤالك برشك قال لك جرينجا ريفابري سينوري فراتي دست بيت كي حتى جه سينوري مثلا باكوري كردستاني يعني اف كا و ريفابري بجار كي رخبر دي از ندو بهوريه دما بلكي وكبري بتشلو رجيما بشار اسد الوربو ريفابري هبو هي قفت يعني خالنا ولو هبن بلكي وك مثلا نفطي مثلا دي سينورا اف دستي ريجيم دستي حكومتي دبي باشا دكتور من حتى نهار ريفابري ولو بحصاني والله يو برسيارم دز دكوت يعني دستوري نو زماني ما فكاني كردكات يعني لروي ابوريه ولا روي سياسيه و يعني هروي وكو هوراتيكي سوري معامله لقلا كانوا طاو لجور في بيمانه الجور في بيمانه قنها هاتيه دانين الجور خاله مثلا خاله سياسيه تدا براسي ما في كردا قال لك يجي شيء يعني حق المواطن نتمافى يعني ابنائنا ما في يعني يا ريفابريكا سربخبي يا يعني ريفابريكا جو ما في هنا دستوري ده خوشك فيكن يا دي دكتور ثانيه ما في اولاتي بون بس هربنا ما اولاتي سوريا وطاو نو ميزنا دي تبقرا كردي ملتي كرد اف 11 ساله نه 11 ساله 2004 پر خوين رجانديا پر شتيكوشين كريا اپوزيسيونا هاري سراساني قد بيدج بپيشا ريجيما بشار اسد سكنيا بتيبت اف بيمان وي ما في نادي اف بيمان قال لك تقول وخاله قال لك لاوازا ابنا نما في كرد تجارب سر راس ناكي يعني ما في كرد هرتمج كي مال سر رسني مسلت هيزك الفيدرالي بي هيزك بن سلطه يعني ريجيمك لا مركزي بي اب ما في ملتي كرد دي خويا كان ما في ملتي كرد جو او ريبريا هرما خبكي تمام دكتور باشا باشا از بینم قال لك لاوازا و از قوي يعني از جد واخا دواي قديش ويبم از نابين تشبه دواي شرع خويناويكي كنراوكاني سوريا راسيك هي ضليت امرك وتنا بويا كرا ولا ناس شاريا كرا وبپلكرا وبويكا لترسي اويكا او ناوچانا يعني خود سوريا بقشتي دابش بكرت بسرچن دولتو چكيك يعني جاب من ولا يكتر سوريا ماغرب ديسم تنقشتم اشتغالين قاعدين زور باشا
يعني عمل لا ترس امر قلت لنا سيدي دابش سوري مقرا ابناء خالك قالك جرينج بو براستي هرتمش كي يعني بنيه اپوزيسيون سوري وكسي قدجي ملاتي كرد بو هرتمش كي ابلوزن درت خصن انه كرد تخازن جردبونه كي يمكن كرد وهر حتى فكره كردي ديروك اخذ تجاره بحسا جردبونه يا بارشبونه سوري نكريا اف لوزنگ بو دهاتنج بوني في شارع بردن سر هيزا كرد دال گورد اخوازيا وانا با پیمانه دينن يعني از نابی دور نابینم انه اخفتن اف پیمان هاتیه کرن بلکه جبونی بدن خویا کرن ترکی رو دولت گو ایرو سردستی حکومت سورینا انه وای ملت کرد دعوات پرجبونی ناکی بلکه ابج که دوی آسته دبی یعنی وقت اخفتنا پرسک گلکی گرینگا بلکه اف پیمان هاتیه دانین جبونی حمد دولت چه یه ترکیه گو دجی ملت کردن انه ام تجاره دعوا ما في جدبونا دسوري دناكن وحتى جبوني اپوزيسيون جبوني حكومه سوري بدنا خويا كرن انه بارشبوني ام تجاره ناخذ ام تخوازن في ولاتي هذا وكا بله برز دكتور محمود عباس سیاستمدار سپاس با آمدمانی برستان لتکساس و لگل معبود